لەسەر کاریگەری جەنگی عێراق لەسەر داعش. بەڵێ شوانە دیارە بلێر لە چاوپێکەوتنێکی تایبەت بە کەناڵی سێنێنی ئەمریکیدا باسی لەوە کردووە کە بڕێک لە ڕاستی هەیە لەوەدا کە جەنگی عێراق بەشدار بووە یاخود هۆکارێک بووە لە سەرەڵدانی داعشدا لە ئێستادا لە عێراق و سووریا، هەرچەنە بازەوەکە کە دەبێ بزانرێت داعش لە بنەماوە لە سووریاوە سەری هەڵداوە و هۆکاری سەرەڵدانی ئەمەش یاخود چارەسەر نەکردنی کێشەی سووریا هۆکارێکی سەرەکی بۆ، بەڵام دانی بۆ داناوە بۆ یەکەم جار کە دیارە جەنگی عێراق و بەشداری وڵاتانی هاوپەیمان لەو کاتەدا لە جەنگەدا کە بەریتانیایەکی بۆ لە وڵاتانە هۆکارێک بووە لەو هۆکارانە. ئەمە یەکێک لەو شتە نوێیانی یاخۆ قسە نوێیانی کە بلێر کردوێتی. مەسەلەیەکی تر باس لەوە دەکات کە ئەگەر بێت و جەنگی عێراق نەبوایە لەو کاتە لە سای 2003دا ئەوە ئێستا عێراق هاوشێوەی سووریا دەکەوتە شەڕێکی ناوخۆ دەکەوت جەنگێکی ناوخۆ وڵاتەکە وێران دەبواتە بە شێوەیەک لە شێوەکان بەرگی لەو جەنگەکە کردووە، هەرچەندە داوای لێبوردنی لە هەندێک هەڵە لە ڕووی دەستکەوتنی زانیاری و سیخوڕیەوە هەروە هەڵەی پلاندانان لە دوای لابردنی سەدام حوسێنەوە دانی بۆ هەڵانەدا ناوە، هەرچەندەمانە نوێ نین پێشتریش دانی بۆ هەڵانەدا نابوو، بەڵام ئەوەی کە پێشبینی دەکرێت یاخود هەندێک لایەنەکان دەیانەوێت بلێر دانی پێدابنێ ئەوەیە کە دەیانەوێت دان بۆ دابنێت کە عێراق بەشداریکردنی بەریتانیا لە عێراق هەڵە بوو، بەڵام ئەمە ڕەت دەکاتەوە کە پێی وایە بەریتانیا بە هەموو متمانەیەکی خۆی یاخود بە هەموو سێقەی خۆی لەو کاتیا بەشداری لە جەنگەدا کردووە و هەڵە نەبووە بۆ لابردنی سەدام، بەڵام لە دوای ئەوە پلانەکانی دوای ئەوە کاروبارەکانی دوای ئەو بڕیارنی کە لە دوای ئەوە دراون هەڵە بوون. ئەبێ ئەوە بزانین کە کاتی ئەم چاوپێکەوتنە بۆ لە ئێستادا بلێرەم قسانە دەکات لەبەرەوەی کە راپۆرتی چیلکۆت کە تایبەتە بە جەنگی عێراق بڕیارە بەم زوانە بڵاو بکرێت و یاخود بڕیارە بەم زوانە کاتی یا وادەی بڵاوکردنەوەی دەستنیشان بکرێت دوای 6 ساڵ لە ئامادەکردنی راپۆرتە و دوای ڕەخنێکی زۆر لایەن خەڵکو و لایەنەکانی دیکەی بەریتانیاوە لەم چەند ڕۆژەدا بازەوە دەکرێت کە ڕۆژی بڵاوبوونەوەکەی دەستنیشان بکرێت و بلێر و پێش چاودێران وا ئەمە لێک دەنەوە کە بلێر دەزانێت چ جۆر ڕەخنێکی لێ ژیراوە لە راپۆرتەکەدا و بۆیە لە ئێستادا ئەم چاوپێکەوتنە دەدا ئەم قسانە دەکات بۆ ئەوەی کە خەڵک ئامادە بکە بۆ ئەو ڕەخنانەی کە لێ ژیراوە لە راپۆرتەکەدا. بەڵێ شوان بەڵێ سەبارەت بە بەهاری عەرەبی بلێر لە چاوپێکەوتنەکەیدا چی وتووە لەسەر بەهاری عەرەبی؟ بەڵێ دیارە باز لەوە دەکات کە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە عێراق بەم بارودۆخەدا دەڕوا کاریگەری بەهاری عەرەبیە وەروە کاریگەری تێکچوونی بارودۆخی وڵاتانی دیکە لە ناوچەکەدا لەسەر عێراق، وەروە باز لەوە دەکات کە ئەگەر بێت و جەنگی عێراقیش ڕووی نەدایە ئەوە بەهاری عەرەبی کاریگەری لەسەر عێراق دەبوو و عێراق هاوشێوەی سووریا دەچوە ناو بارودۆخێکی دەچوە ناو شەڕی ناوخۆ، واتە باز لەوە دەکات کاریگەری هەبووە لەسەر هەم ئێستای و ئەگەریش ئەو جەنگە ڕووی نەدایە هەم جاریشکە کاریگەری دەبوو وەکو گریمانەیەکە کە تەماشای بکەین. بڵێ ئەم قسانەی بلێر چ کاردانەوەیەکی لێکەوتۆتەوە لە ناو بەریتانیادا؟ بەڵێ دیارە ڕەخنەگران بۆ نمونە سەرۆکی پارتی سەربەخۆی سکۆتلەندا نیکۆلای سێرگن ڕەخنەی لە تۆنی بلێر کرد بەوە دەکات کە ئەمە وەکو پزیشکێکی هەڵگەڕانەوەی ڕاستیەکان لە ئێستادا خۆی ئامادە دەکات بۆ ئەو ڕەخنانی کە لێ دەژینەوەتە ڕەخنەیەوەی لێ دەگرن کە دەیەوێت خەڵک نەک چاواشەکە وا با بڵێن خەڵک ئامادە بکە بۆ ئەو ڕەخنانی کە لە راپۆرتەکەدا لێ دەژیرن و دەیەوێت ڕاستەکان هەڵبژێڕێتەوە بە شێوەیەک بە قازانجی خۆی لەبەرەوەی دەزانێت لە راپۆرتەکەدا پێشەوەی بەرچاوی خەڵک بکەوێ دیارە و ڕەخنانی کە ژیراون دەنێرێن بۆ ئەو کەسانی ڕەخنیان لێ ژیراواتە تۆنی بلێر ڕەخنەکانی بینیوە و لە ئێستادا ئەم چاوپێکەوتنە دەکات بۆ ئەوەی کە بە خەڵک بڵێ ئەمە ڕابۆچینی منە یاخود کاریگەری لەسەر بۆچوونی خەڵک بە لە ئێستادا ئەمەیەکێک لەو ڕەخنانی کە لێ دەژیرێت لە لایشی دیکەوە بازەوە دەکرێت مەسەلەی دانان بۆدا کە جەنگی عێراق کاریگەری هەبوو لەسەر سەرەڵدانی داعش ئەمە شتێکی نوێ لەبەرەوەمە زۆر بە فراوانی باسی لەکراوە لە میدیاکاندا و هەروە بازەوە کراوە کە کاتی ئەم قسانەی پەیوەندیشی ڕاستەوخۆی بەوە هەیە کە راپۆرتی چیلکۆت لەم چەند ڕۆژەی داهاتوودا وادەی بڵاوبوونەوەکەی دەستنیشان دەکرێتواتە
بەگشتی باز لەوە دەکرێت کە ئەمە بۆ ئەوەیە یاخود پێنجیش ڕاستەخۆی بەو راپۆرتەوە هەیە نەگەوەی کە شتێکی دیکە بێت. بەڵێ جیاواز لەم قسانەی سەرۆکوەزیرانی پێشووی بەریتانیا سەبارەت بە نوێترین پێشهاتی ئەمنی ئێستای عێراق لە بەریتانیا لە ڕێی میدیاکانەوە چۆن باس لە ئۆپراسیۆنەکانی بۆ نمونە حەویجە بێجی دەکرێت؟ بەڵێ دیارە لە پەیوەند بەم چاوپێکەوتنە باس لەوانە نەکراوە، بەڵام ئەوەی کە باسی لەکرا ئەوەیە کە تۆنی بلێر پێی وایە بەشداری نەکردن یاخود بەشداری نەکردنی بەریتانیا لە ڕووی سەربازیەوە لە سووریا هەڵەیە. ئەوەتەوە پێی وایە دەبوایە هەم لە سەرەتاوە هەم لە ئێستاشدا بەریتانیا لە ڕێگەی هێزی سەربازی و بەشداری لە جەنگی سووریادا بکە بۆ ئەوەی کە ڕێگە بژێ لە بڵاوبوونەوەی داعش لە عێراق. هەروە باز لەوە دەکات لە چاوپێکەوتنەکەدا کە سەرەڵدانی داعش دەبێ بزانێت کە لە سووریاوە بوواتە کاریگەریەکەی هەرچەندە پێی وایە بەشێک لە هۆکاری سەرەڵدانی داعش دەکرێتەوە بۆ جەنگی عێراق، بەڵام هۆکارە سەرچێکەکەی ئەوەیە کە سووریا بە شەڕێکی ناخۆدا تێدەپەڕێت کە وڵاتانی خۆراوە بە گشتیان توانیوە ڕێگەی لێ بگرن. بەڵێ سەرنگ ئەمە قسەکانی بلێر دەمێ بزانم میدیاکانی بەریتانیا بەگشتی چۆن باس لە نوێترین پێشاتەکانی ئێستای عێراق دەکەن، ئۆپراسیۆنەکان لە بێجی لە حەویجە. بەڵێ دیاراوەی کە بەگشتی باز دەکرێت وەکو هەواڵەکان بڵاو دەکرێنەوە، بەڵام لە میدیای بەریتانیدا بەگشتی هەتاوەکو هەواڵێک نەبێت کە بە شێوەیە کاریگەریشی زۆری هەبێت لەسەر بۆ نمونە پێکانی داعش یاخود ئەو ناوچانی کە داعش بەدەستێتی لەسەر عێراقا بە زۆر بەوردی باز ناکرێن، واتە هەنگاویشی یاخود قۆناقێکی نوێ ئەگەر ڕوو بدا ئەگەر شارێکی گەورە بژیرێتەوە بە تەواوەتی یاخود ناوچەیەکی زۆر لەژێر دەستی داعش دەربێنرێ ئەوە بەگشتی باز دەکرێت. بەڵام ئەو هەنگاوە بچووکان یاخود ئەو هەنگاوانەی کە لە ئێستادا دەنرێن بەگشتی وەکو تەنهاوکە هەواڵ باز دەکرێن و شتێکی ئەو تۆی لەسەر ناوترێ وەکو شیکردنەوە یاخود وەکو کاریگەریەک لەسەر میدیاخان یاخ لەسەر ڕای گشتی لێرە. بەڵێ سپاس بۆ سەرک حارس بەرپرسی ئۆفیسی ناوتی لە لەندەنی پایتەختی بەریتانیا.